سيدنا وحبيبنا ومولانا محمد وعلى آله وأصحابه أجمعين. وما أرسلناك إلا رحمة للعالمين. أمر ريكوتي نويد وازدي 2016 زايني برانبر دهی 3437 کوچی جنابی شیخی حاضر مان شیخ وریا شیخ سعید شیخ العزیزنجی شیخی دقتی قادری هلدستی و سازدانی آهنگ بیاد یدارکونی حضرتی فخری کائنات حضرتی محمد المصطفى صلى الله عليه وسلم وهربا بونيوا بناوي جنابي شيخ وريا شيخ سعيد شيخ عبد العزيز برزنجي بخير هاتني كرم لميوانا برز خوشويستكان دكم هاتن دان بو هم شوينا نشاني خوشويستي دان رامر حضرتي في كائنات من دسبيك وآهك كما تشينا خدمة آياتك لقرآني بيروز للايان ملأتهم بزنابي عم نفربه وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا وبشر المؤمنين بأن هر ساڵ یادی ئەو پێغەمبەرە بەڕێز و خۆشەویستە دەکاتەوە بە نیەت ئەوەی کە یادی پێغەمبەر ببێتە یادێکی پڕخێر و بەرەکەت بۆ گەڵ و میلەتمان بۆ خاک و نیشتمانمان. پێغەمبەر خوای گەورە کە ناردوویەتی بە ڕەحمەت ناردوویەتی بە چۆز و بەزەیی ناردوویەتی بە پێغەمبەری مرۆڤایەتی ناردوویەتی بە پێغەمبەری برایەتی و یەکڕێزی ناردوویەتی کە ئێمەی گەلی کوردیش پێویستە سوود وەربگرین لەو ڕەحمەتەی خوای گەورە کە بۆ ئێمەی ناردووە و برایەتی و یەکڕێزی خۆمان بپارێزین و ڕێز لە خاک و خەڵکی خۆمان بگرین بە ئومێد و نیەتی ئەوەی کە ئێمەش ببین بە خەوەری دەوڵەتی خۆمان وەکو هەموو گەلانی دنیا بۆ ئەوەی تێیدا سەربەرز و ئازاد بین و بە ئازادی بژین و دليل على
أبرك روجك بيروزا من جوا إسلامي كباري تعالى هناردنا پیغمبر صلى الله تعالى عليه وسلم قشت مخلوقاتها وبيغمبر صلى الله تعالى عليه وسلم كفخر كائناتها معناه ويا كفخر عرض عصمانه كرسي ولوح وقلم يعني او تشتي كهذا تشكرن ودرست كرن بيغمبر عليه الصلاة والسلام سرور هميايا سيدي هميايا فخر كائناتها أبرك واجب سرماك أم وكو بسلمان لأهنجي رابين كياد كرنوا ولادة پیغمبر صلى الله تعالى عليه وسلم وهر كسانك كيف خوش بيت پیغمبر عليه الصلاة والسلام وپیغمبر جدي كيف خوش بيت وكسي كيف خوشا وباري تعالى يا أمر قل بفضل الله وبرحمته فليفرحوا يا محمد عليه الصلاة والسلام بيجا كرما خدي ورحمة باري تعالى بلاد كيف خوش بن أفا فرمان باري تعالى يا اگر تفسيره كري عباس دي امر كالرزابين خدي لي بيت بفضل الله يعني العلم زانست زانين او كالقران هاتبوا ما ورحمته وبيغمبر عليه الصلاه والسلام هم واجب السرما كام كيف خوش بين بيغمبر عليه الصلاه والسلام وبيغمبرش كهاته متبوا في عالمه شو كدي امر كات ان الرحمه المهداد وما ارسلناك الا رحمه للعالمين كبيغمبر عليه الصلاة والسلام رحمة بهم عالمك وقتك بيغمبر مهات وقتك ظلم وزوردري وتعدايد ناف وخلكي ذهبي ولكن كبيغمبرها عليه الصلاة والسلام وشريعتها بيغمبر عليه الصلاة والسلام أفندا بچاليا نما كتدخل لحال شرم وحيايا كرنا بن آخر بلي هر وكو أبرك كدجمنة إسلامي أبي تاريخي فدقرنا ويا جاهليتك خلكي زنده بچالت كان بل وطبيش پیغمبر عليه الصلاة والسلام عدل إيماني اخستنا في عالم دانا ومخلوقاتها بشريعة پیغمبره وكي هنگ بينيش ام كل هيفا يعني كل صالة كي أبا يادت بيروس لفي تاكيا مبارك تاكيا شيخ عبد العزيز الجيلاني كفيغافي خدمتكار طريقة قادر وليان شيخ ولياي في أهنجر راد منها وزنديد كينها ومناسباتها هميا الحمد لله رب العالمين وجاءوا كسي كادعاية كات كافتشتني أبي محرومة خوشويستيا پیغمبر وجه هاتشي كسي هبيد اگر بدعش بيد أفا بدعك شاكا چونك پیغمبر عليه الصلاة والسلام اگر بيجني بدعة پیغمبرش بدعة بيا شكسكي وكي پیغمبري باري تعالى مخلوقات نكريا ونهاتيا وكي پیغمبر عليه الصلاة والسلام پیغمبري مفخر كائناتها وجاءوا كسي كذا ادعاية كتابة خولي بسريع خوات كد نكو أفريك عالم هم يدي أمر كد قال سواد العظم بن قال عالمها بن هذا بيشي هزار قصور صالة افتشتاي هاكا كرن مستردمي سلطان مز علماء إدباش شخصك وكي من نظان دي رابط بيجيت كافتشتا درسنيا عالمي خريع درس كبرا أقا درسنا ما فما شايخ علماء فازان استيتينوكا افتشتنات كرن جاء أبي واتكت يخولي بسري خواتكت وإنا لله إنا إليه راجعون
Hadi bir şey oldu.
الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد المرسلين سيدنا محمد صلى الله تعالى عليه وسلم. پێشەکی بە خێراتنتان دەکەین بۆ ئەو کەناڵن کە هەموو ساڵێ ئامادە دەبی لەگەڵمان بۆ زیندیکردنەوە یادی مەولودی پێغەمبەر الله عليه وسلم. من وەکو دەروێشەشی طریقەی قادری هەموو ساڵێ لەو مەولودەی ئامادە دەبم کە تەکیەی ئێمە لە ئاکرێ تەکیەی شێخ وریا شێخ سعیدی بەرزنجی ئەو یادەی زیندی دەکاتەوە. یادێکی زۆر گرنگە چونکە کورد ملەتی کورد لە ساڵانی سوڵتان مزەڕوددینی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی هەتا وەکو ئێستا ئەو دەی زیندی دەکاتەوە. ئێمەش وەکو کورد خۆمان بە هەموو کەس لە پێشتر دەزانین لۆ پێغەمبەری صلی الله عليه وسلم. بۆیە هەموو ساڵێ لە کاتی مەولودی پێغەمبەری ئێمە ئەدە زیندی دەکەینەوە بە سەرپەرشتی شێخ وریا شێخ سعیدی بەرزنجی. و داواکارم لە میلەتی کورد لە هەموو لایەنەکانی سیاسی کە یەک بگرن لەبەر خەتری ئەو مەولودی پێغەمبەری صلی الله عليه وسلم کە داواکارین چۆن ئێمە هەموو ساڵێ پەیامە بە هەموو خەڵک ڕادەگەینن بە هەموو یا کە ملەتی کورد پێغەمبەری زۆر خۆش دەوێت صلی الله عليه وسلم کە ملەتی کورد خۆی بە لە هەموو ملەتێکی بە موسڵمانتر دەزانی و بە نزیکتر دەزانی لە پێغەمبەری صلی الله عليه وسلم. داواکارین هەموو لایەنەکانیش ڕەحم بە یەکتری بکەن و یەکدری بگرن لەبەر خاتری گەورەی مەولود پێغەمبەری صلی الله عليه وسلم.
الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على رسول الله خاتم النبيين وعلى آله وأصحابه وأتباعه أجمعين. طبعا پێشەچی بە خێراتنی کەناڵی بەڕێستان دەکەم. بەخێر بێن یاخوا ئەزیێتان کێشاتن بۆ ئێرانە و بە بۆنەی هاتنی لەدابوونی حەزرەتی فەخری کائینات محەممەد المستەفا صلی الله عليه وسلم پیرۆزباییەکی گەرم ئاراستەی هەموو مسلمانانی جیهان دەکەم یەکەم جار و مسلمانان کوردستان دەکەین بە تایبەتی و هیوادارین ئینشاء الله ئەم یادە پیرۆزە، ئەم یادە مەزن و عەزیمە کە لەناو میلەتی کورد یادێکی زۆر گەورەیە لەبەرەوەی لە دێرەهای ساڵ میلەتی کوردی مسلمان ئەو یادەی زۆر بە گەورەدانایە و هەموو ساڵ دیاجی دەکاتەوە و دەتوانین بڵێن یعنی لە لای مؤرخین و کتێبەکان خۆی کورد بوویتە یعنی ناغەی یادیکردنەوەی ئەو یادە لەبەرەوەی سوڵتان مزەفەری ئەیوبی ئەو یادی دانایە، یعنی یادی مەولودی پێغەمبەر صلی الله علیه وسلم و هیوادارین کەوا ئەو یادت بێتە مایەی ئاشتەوایی لە بینی هەموو لایەنە سیاسیەکان ئینشاء الله. بەڕاستی میلەتەکەمان ئەوەندە نایێتن کە ئەوە ئازار و ناخۆشی و ئەشکەنجە بدەنیتن و ئینشاء الله داواکارین لە خوای پەروەردگارکەوە بارانێکی بە ڕەحمەتش بۆ ئەو میلەتە بنێریتن بە مناسبەی ئەو یادە پیرۆزە و هەر ئەوە دەکەینکەوە ئەو یادە بێتە یادێکی یعنی مەزون و خۆش ناومان و ئینشاء الله بتە خێر و بەرەکەت بۆ ئەومان. طبعا بەداخەوە یعنی زۆر جێگەی متەئەسفیە کە مامۆستایانی ئاینی اینجا هەر بیر و بڕوایەکیان هەبێتن هەر لە هەر ئەوەیە بڵێن کۆمەڵ و چینێک بن کە ئەو یادەمە پیرۆزەی کە یادی پێغەمبەری ئیسلامە صلی الله عليه وسلم بە بیدعە بزانن. طبعا علەمایانی پێش ئێمە و علەمایانی گەورەی ئیسلام بەحسی بیدعەیان کردیە و دابەشیان کردیە بۆ بیدعەی حەسەنە و بیدعەی سەیئە و ئەوەش ینی بەڕاستی ئەوەی زۆر دوور و درێژ دەدەخایەن کە بەحسی هەموو بیدعەکان بکەین و بڵێن هەموو نەوعەکان و بەس ئەو یادە بەڕاستی ئەگەر بیدعەش بیتن بیدعەیەکی حەسەنەیە إن شاء الله وأخوي تعالى لما قبول دكاتن ونيزقبونا بأخوي قوري إن شاء الله. ئێمە زۆر دڵخۆشین بە هاتنی مانگی لەدایکبوونی حەزرەتی فەخری کائینات حەزرەتی محەممەد المستەفا صلی الله تعالى عليه وسلم و دەروێشانی ڕێبازی حەزرەتی شێخ عەبدولقادر گەیلانی پیرۆزبایی مسلمانانی جیهان دەکەین و کوردستان بە تایبەت وإمە واجبە لەسەر شانی هەموو مسلمانێک تایبەتی ئەهلی تەریقەت کە اهتیمام بەو ڕۆژە بدەتن چونکە هەر تەریقەت تەواوکەری شەریعەتە تەریقەت سنەتی پێغەمبەر ئەحیا دەکەتەوە ئەوەش کە
ڕۆژی ولادەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم واجب لەسەر شانی هەموو مسلمانێک بە تایبەتی ئەهلی تەریقەت کە ئێمە هەستین بە ئاهەنگێکی گەورە لەو شوێنە مبارەکە. ئەوە تەریقەت محبەت ئەو بۆ خوددایە، هەر شتێک بۆ خودداش بیر ناپچڕێت، ڕۆژ بە ڕۆژ بەقوەتر دەبیتن. هەموو سادق محبەتە ئەوە شتا لەگەڵ شێخ و شێخی لەگەڵ شێخی دی هەتاکو خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوە سلسلەی تەریقەت وایە، ئادابی تەریقەت وایە. دەروێش ئەوە فێرە ئادەب و ئەخلاق دەکات، فێرە زیندوکردنەوەی سنەتی پێغەمبەر دەکات صلی الله علیه و سلم. ئەو تەریقەتە و ئادابە ئەوە لە مرید دەکات فێر ئەو حالە بن. ناوی طریقت قادری و ولیانی دستخوشی الهمی کانال توید کین و کانال بادینان ساز و طیبتی و هم خیراتنا همی درویش و مریدن شیخ وریای دکین و هم درویشن طریقت قادری و ولیانی جشنابونا پیغمبر مصطفی خود سرم کو دایبونا و لهمی بسرمانا پیروز دکین و همی کی هر چا پارچه گردانه و هم مولیده بنابده و هم مولیده گل خوشه و هم گل پی خوشحال و هم مولیده اش دایبونا پیغمبر صلی خود سرم هم گل پی خوشن که اما کی درویشن طریقت قادری ولیانی تین حاضر بین لمناسبه مولد النبی و جشنا و بين شنبه ودشنبه انفير ذكر خدا تعالى كان تعالى رب العالمين كان مزار شيخ اسماعيل وياني حاضره وجناب الشيخ يبي حاضره وام درويش طريقه قادري وياني وان شاء الله ام دسبيك جفير رجا خير مبارك جدايبونا پیغمبر مسلم سرن دس خوشي لپیشمرگ مد كاين كل پیش سنگر ما پارزين کو مناسبت ام مولد انگاب گيرين